بینەران و بیسەرانی سبەیکاست ئەم کاتتان باش. من فەریدون عارف لە زنجیرە پرۆگرامێکی تایبەتدا بە پۆدکاستی سبەی لەگەڵتانم. ئاشکرایە لە ماوەی ڕابردوودا فۆکەسێکی زۆر خرایە سەر ئەو دۆزینەوەی کە لە ئەشکەوتی شانەدەر لەلایەن تیمێکی تایبەتەوە ئەنجامدرا و دواتر تیمەکە لە زانکۆی کامبرج توانیان شێوەیەکی تایبەتی بۆ دروست بکەن دوای ئەوەی پارچەکانیان بردە ئەوێ، بەڵام هەندێک لایەنی ناڕوونی هەیە کە هێشتا بینەران و بیسەران پێی ئاشنانین. بۆ مەبەستە مامۆستا جەزا شۆڕش لە مامۆستا لە زانکۆی سلێمانی لە بەشی شوێنەوار هاوکارمە بێت بۆ ئەوەی گفتوگویەکی ورد لەسەر ئەم بابەتە بکەین. مامۆستا خۆشحاڵم بە ئامادەبوونت لێرە، سپاس دەکەم. پێم خۆشە باز لەوە بکەین کە ئەشکەوتی شانەدەر بۆچی ئەوەندە گرنگە بەنسبەت هەرێمی کوردستان و بەنسبەت کوردەوە، بەنسبەت ڕەچەڵەکی کوردەوە، و دواتر باز لەوە بکەین کە ئایا ئەم دۆزینەوەی کە لە ئەشکەوتی شانەدەر کرا چ پەیوەندیەکی بە ڕەچەڵەکی کوردەوە هەیە. بەڵێ، سەرەتا سپاستانەکەم، سپاس بۆ سبەی کاست، سپاس بۆ بەڕێزیشتان کەم دەرفەتتان بۆ من ڕەخسان. بەر لەوەی بچمە ناو بابەتەکەەوە من پێم خۆشە ناساندنێک بکەم بۆ ئەشکەوتی شانەدەر، چونکە هەنێک کەسمان هەیە بەڕاستی لای ڕوونیام ئەشکەوتە چییە، کەوتۆتە کوێوە، چۆنە. طبیعی ئەشکەوتی شانەدەر یەکێکە لە ئەشکەوتە سروشتیەکان، هەکەوێتە دووری 155 کیلۆمەتر لە باکووری ڕۆژهەڵاتی شاری هەولێر، و لەوێ هەڵکۆڵینی شوێنەواری کرا لەلایەن ڕالف سوودیکی لە ساڵەکانی 1950 تا 1961 کە بۆ ماوەی 4 وەرز توانی ئێسکەپەیکەری 9 مرۆڤی نیاندەرتاڵ بدۆزێتەوە، و ئەم دۆزینەوە لە کاتی شوێنی خۆیدا دەنگدانەوەیەکی زۆر زۆری هەبوو، گرنگێکی زۆر زۆری هەبوو، چونکە بۆ یەکەم جار بوو لەم ناوچەی خۆماندا بە تایبەتی لە وڵاتی میسۆپۆتامیا ئێسکەپەیکەری مرۆڤی نیاندەرتاڵ بدۆزرێتەوە و بەو شێوە زۆرش. واتە یەکەم جار لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە ئەشکەوتی شانەدەر ئێسکەپەیکەری مرۆڤی نیاندەرتاڵ دۆزراوەتەوە. لە کۆمەڵێک شوێنمان هەیە لە فەڵەستین و لە سووریا، بەڵام لە وڵاتی میسۆپۆتامیا یەکەم جار بوو بدۆزرێتەوە. باشە، پەیوەندی ئەم دۆزینەوانە هەر ئەوەی پێشوو لە 1950 بۆ 1961 لەگەڵ ئەمەی ئێستاشە چ پەیوەندیەکیان بە ڕەچەڵەکی کوردەوە هەیە؟ چونکە ئەمە مناقەشەیەکی زۆری لەسەرە، هەندێک گەڵ هیچ پەیوەندیی پێوەنی، هەندێک بۆ خۆتەزانی میدیا و سوشیال میدیا لە ماوەی ئەو ماوەی ڕابردووە زۆر ئەیان بەستەوە بەوەی کە ئەسڵی کورد لێرەوە هاتووە. بەڵێ، سەرەتا ئێمە بەر لەوەی باسی بەستنەوەی ئەم ڕەچەڵەکی نیاندەرتاڵ بە کوردەوە بکەین، پێویستە بزانین نیاندەرتاڵ چییە. مرۆڤی نیاندەرتاڵ بۆ یەکەم جا ساڵی 1856 لە دۆڵی نیاندەرتاڵ لە ناوچەی دۆزڵدۆڤ لە ئەڵمانیا دۆزرایەوە. ئێسکەپەیکەرەکەی جیاوازیەکی زۆری هەبوو لەگەڵ ئێسکەپەیکەرەکانی مرۆڤی نوێیە، کە ئەڵین جیاوازیەکی زۆر لە مەسەلەی شان و شەوکەت و مەسەلەی کە لەسەرە جیاوازی هەیە کە لە سەرەکانیان یاخود ڕاستتر بڵین ئێسکی برۆکانیان زیاتر دیارە، ناوچوانیان زیاتر بۆ دواوەیە و چەناکەیشیان وەکو خۆمان ئاوا زۆر ڕوون نییە. ئەمە سەبارەت بە پێناسەی نیاندەرتاڵ. بەڵام سەبارەت بەوەی کە چ پەیوەندیەکی بە کوردەوە هەیە، بەڕاستی تاوەکو ئێستا لە ڕووی بە ماوەزانیەوە جێنەتیکی کوردەکانی خۆمان وەرنەگیراوە، بە تایبەت لە باشووری لە کوردستانی باشوور جێنەتیک ماوەەر نەگیراوە، نازانێت ئایا کرۆمۆسۆمی کوردستان یا خەڵکی ئێستەی کوردستان هەڵگیری هەمان جۆر کرۆمۆسۆمی نیاندەرتاڵە ئەگەر بەو ڕێژەکەمەش بێکە لە ئەوروپا دۆزداوەتەوە یاننا. بۆیە دوور و نزیک مرۆڤی نیاندەرتاڵ تاوەکو ئێستا هیچ پەیوەندیەکی بە مرۆڤی نوێوە نییە و پەیوەندی بە ڕەچەڵەکی کوردەوە نییە، بەڵکو ئەو ڕەچەڵەکێکی جیاوازی هەیە. ڕەچەڵەکی نیاندەرتاڵ جیاوازە لە ڕەچەڵەکی مرۆڤی نوێ. مرۆڤی نوێ لە ئادەم و حەوایە، بەڵام مرۆڤی نیاندەرتاڵ ئێمە باو باپیرانیان نازانین. پرسیارێکە مامۆستا، بەشێک هێشتا بەشێک لە خەڵکی ئاسایی ڕەنگە خەڵکانی ئەکادمیست ئاشنا بن بۆ بابەتە، خوێنەری جدی ئاشنایە بۆ بابەتە، بەڵام بەشێکی زۆری خەڵکی هێشتا ئاشتانیە بەوەی کە ئایا سەرەتا چ مرۆڤێک هەبووە، کۆنتری مرۆڤ لەسەر زەوی چییە، ئایا نیاندەرتاڵە، ئایا مرۆڤ بە تەفسیرە دینیەکەی لە ئادەم و حەواوە دروست بوون و زیاد بوون. ئەمە شتێکە بابەتێک کە تا ئێستا لای زۆرینەی خەڵک ڕوون نییە. بەڵێ، سەرەتای دروستبوونی مرۆڤ ئێمە ناتوانین بە تەحدیدکراوی بڵین نیاندەرتاڵە، بەڵکو لە پێشی نیاندەرتاڵیشا دوو جۆری تر مرۆڤمان هەیە، یا ئەگەر ڕاستە بڵێن هاوشێوەی مرۆڤمان هەیە. یەکێ لەوانە پێوترێ مرۆڤی هۆمۆ هابێل،
ئەم هۆمۆهابێلە ئێسکەپەیکەرەکانیان تەنها لە ناوچەکان و لە وڵاتی ئەفریقا دۆزراوەتەوە کە بە کۆنتترین جۆری مرۆڤ دائەنرێ و لە پێش ئەمیشا کۆمەڵە ددانمان هەیە کە کاتی خۆی خاتولیکی و مێردەکەی لویزلیکی هەردووکیان لە ناوچەی ئۆڵدۆڵفای لە گەروی ئۆڵدۆڵفای هەڵکۆڵینی شوێنەواریان کرد لەوێ کۆمەڵک ددانیان دۆزیەوە پێیان وابوو کە بۆ جۆرە بوونەوەرێک ئەگەڕێتەوە کە ناویان نا مرۆڤی لوسی یاخود مرۆڤی ئۆسترالۆپیتک کە دوایی دەرکەوت لە ڕاستیە ئەمە مرۆڤ نەبووە بەڵکو ئەمە جۆرێکە لە جۆرەکانی مەیمون کە لەو سەردەمە کۆنایە لەوێ ژیاوە دوای ئەوەدە کۆمەڵە دۆزینەوەی نوێیان ئاشکراکێکە لەو دۆزینەوانە بریتی بوو لە بەکارهێنانی کۆمەڵە پارچە بەت لەلایەن بوونەوەرێکی ترەوە کە ناویانە مرۆڤی هۆمۆهابێل واتە مرۆڤی داهێنەر یاخود مرۆڤێکە توانیوێتی کەرەستەی بەردین دروست بکات و توانیوێتی کەرەستە بەردینەکان بەکاربێنێت بۆ ژیانی ڕۆژانەی خۆی جیاوازی ئەو مرۆڤ ئەبوو وراگە قەت بکەم جیاوازی ئەو مرۆڤ ئەوەی کە پێوترێ هۆمۆهابێل لەگەڵ هۆمۆسایپان چییە؟ سەبارەت بە جیاوازەکە جیاوازێکی زۆر زۆریان هەیە چونکە ئەمانە ڕاستە لە ڕووی جەستەییەوە لەسەر دوو پێ ڕۆشتون ڕاستە لە ڕووی کائینی دەرەوە یاخود لە ڕووی شێوازی دەرەوەیان لە مرۆڤی ژیر چوون بەڵام لە ڕووی یعنی دروستبوونی مێشکەوە بە تایبەتی کە لە سەریان لە ڕووی چۆنەڵی قەبارەی مێشکیان زۆر بچووک بووە بچووکتر بووە لە مرۆڤی نوێ من ناڵێ مرۆڤی ژیر چکە من پێم وایە ئەوانشی کە پێشی مرۆڤی ژیر بوون ئەوانش هەر جۆرێکن لە مرۆڤ بۆیە ئەوانی ژیر بوون ئەوەی کە توانیوانە خۆیان بگوتن لەگەڵ ئەو ژینگەیە ئەوە هۆشداری خۆشیان هەبووە ئەمە سەبارەت بە هۆمۆهابێل جیاوازیەکی زۆری هەیە لەگەڵ مرۆڤ دنیا هەم لە ڕووی پێکهاتەی جەستیەوە هەم لە ڕووی پێکهاتەی کە لەسەرەوە هەم لە ڕووی قەبارەی مێشکەوە لە هەموو ئەمانەیە لە خوارد مرۆڤی ژیرەوەیەوە زۆر کەم توانا بووە بەڵام دوای ئەو جۆرێکی ترمانەیە پێوتێ هۆمۆ ئەرکتۆس ئەمەیان تا ڕادەیە جیاوازە چکە لە ناوچەکانی ئەوروپا و لە ناوچە ساردەکان شاتوانیوێتی بژی ئەمەیان توانیوێتی ئاگر بەکاربێنێ ئاگری دۆزیوەتەوە کە ئاگری دۆزیوەتەوە بەکاری هێناوە لە ژیانی ڕۆژانەیە یعنی توانیوێتی ئەشکەوتەکانی پێڕوو ناکاتەوە خۆی پێ گەرم کاتەوە لە ناوچە ساردەکانە ژیان بەسەر بێنێت تەنانەت خواردنیشی دروست بەڵام نیاندەرتاڵ هەمان ئەم جۆرە مرۆڤ نییە نەخێر جۆری سێهەممان هەیە پێ ئەوتێ نیاندەرتاڵ لەگەڵ هۆمۆ ئەرکتۆسا مدەیەک پێکەوە ژیاون لە ناوچەکانی ئەوروپا لە ناوچە ساردەکانە مدەیەکی کاتی پێکەوە ژیاون بەڵام هەتا نزیکەی 200,000 ساڵی پێشزین لە 200,000 ساڵی پێشزینەوە ئەنجا نیاندەرتاڵەکان باڵا دەستە بن وردە لە 200,000 ساڵی پێشزینەوە هەتا وەکو 35,000 ساڵی پێشزین مرۆڤی نیاندەرتاڵ بە شێوەیەکی ڕەها لەسەر زەوی ژیان بەسەر ئەبا لە زۆربەی ناوچەکانە ئێسکەپەیکەری دۆزراوەتەوە لە زۆربەی قاڕەکانە ئێسکەپەیکەری دۆزراوەتەوە لە پاڵ مرۆڤی نیاندەرتاڵە مرۆڤی ژیریش دەرکەوتووە بە پێی دۆزینەوە نوێیەکانی چیای ئیغود لە مەغریب جاران ئێمە کە باسی مرۆڤی ژیرمانەکرد یاخود مرۆڤی نوێ ئەگەر ناوەکە ڕاستتر بکەینەوە بەڵێ هۆمۆ شاپێنس ئێمە کە باسی ئەو ئەکەین ئەمانوت ژیانی ئەم جۆرە مرۆڤە لە 35,000 ساڵی پێش زین و لە دوای لە ناوچوونی نیاندەرتاڵ دەرکەوتووە بەڵام دۆزینەکەەکانی چیای ئیغود لە وڵاتی مەغریب دەری خست کە لەوێ کۆمەڵە ئێسکەپەیکەر لە ساڵی 2007 دۆزرایەوە کە ئێسکەپەیکەری مرۆڤی ژیر بوونیان مرۆڤی نوێ بوون ئەمانە مێژۆکەیان بۆ دەوروبەری 300,000 ساڵ بەر لە ئێستا ئەگەڕێتەوە و ئەمەیش وای کرد لە سیڤانتی پاپۆ کە ئەو شتەی کە چەند ساڵ هەوڵی بووە لە ساڵی 2010 ئیشی لەسەر کرۆمۆسۆمی مرۆڤی نیاندەرتاڵە کرد بەڵام لەبەرەوەی دۆزینەوەیەک نەبوو کە مرۆڤی ژیر لەو سیاقت مرۆڤی نوێ لە سەردەمی نیاندەرتاڵە ژیابنەی ئەتوانی ئاشکرای بکە بۆیە لە ساڵی 2022 لە دوای دۆزینەوەکانی وڵاتی مەغریب هەستا ئەم دۆزینەوەی خۆی ئاشکرا کرد وتی من جێنەتیکێکم دۆزیوەتەوە لە بینی مرۆڤی نیاندەرتاڵ و مرۆڤی نوێیە بە تایبەتی لە ئەوروپا مامۆستا ڕەنگە جێ پرسیار بێت لای زۆرێک لە خەڵکی کە ئادەم و حەوا سەر بە چ سەردەمێکن بەڵێ سەبارەت بە ئادەم و حەوا طبعاً لە ڕووی ئاینیەوە و لە ڕووی زانستیەوە باشە لە ڕووی ئاینیەوە ئێمە تاوەکو ئێستا لەبەرەوەی قورئانی پیرۆز کۆمەڵی شت هەیە تەنها ئاماژەی بۆ کردووە کات و سەردەمی دیاری نەکردووە ئەمە جێی هێشتۆ بۆ مرۆڤەکان لێکۆڵینەوەی لەسەر بکەن ئێمە ناتوانین بە دیاریکراوی بڵین ئادەم و حەوا کەی هاتۆتە سەر زەوی ئەوەی کە هەیە هەمووی قسەیەکێڵە لە 10,000 ساڵی پێشزین یەکێڵە لە 30,000 ساڵی پێشزین یەکێڵە 100,000 ساڵی پێشزین بەڕاستی لە ڕووی شوێنەواریەوە ئێمە پشت نابەستین بە دەقە ئاینیەکان بە تایبەتی لە هاتنە خوارەوەی ئادەم و حەوا بۆ سەر زەوی چکە ئێمە ئەزانین جگە لە قورئانی پیرۆز تەواوی ئاینەکانی تر دەستکاری کراون
لەلای مرۆڤەکانەوە داڕژراوەتەوە. بۆیە ئێمە پشت بە وتانە نابەسی، ئێمە ئیش لەسەر بەڵگەی مادیە ئەکەین. بەڵگە مادیەکان ئەوەمان پێ ئەڵێ کە کۆنتترین مرۆڤی ژیر کە لە ئادەم و حەوا بوو بێت لە هەرێمی یوسفیە لە وڵاتی مەغریب دۆزراوەتەوە لە چیای ئیغود کە مێژەکەی بۆ 300,000 ساڵ ئەگەڕێتەوە و تیانایە مێژەکەی بۆ 80,000 ساڵی پێشزین ئەگەڕێتەوە. بۆیە ئێمە ئەگەر ئەو دۆزینەوە بکەینە پێوەەر ئەتوانین بڵێن ئادەم و حەوا لە 300,000 ساڵی پێشزینەوە و ئەگەر ئەوش بەڕازدانەیە ئەتوانین بڵێن لە 80,000 ساڵی پێشزینەوە دەستی کردو بە دەرکەوتون لەسەر زەویە بووە. بەڵام ئایا ئەمە بۆچی لە ناوچەی تر نەدۆزراوەتەوە؟ خۆی ئەمە جێی پرسیارە بۆچی هەر ئەبێت لە ئێوە وەک پسپۆڕانی بواری شوێنەوار چۆن ئەوە ڕاوە ئەکەن کە بۆچی تا ئێستا لە شوێنی تر جگە لەو شوێنەوارێکەوەکو جەنابتان ئاماژتان پێیا لە مەغریب بۆ لە شوێنی تر لەو شێوازە نەدۆزراوەتەوە؟ بەڵێ ئێمە عادەتەن کار لەسەر پاژماوەی مادی ئەەکەین. پاژماوە مادیەکانیش لە دۆزینەوە شوێنەواریەکانەوە بەدەستدێ. لێرە و لەوێ چەند تیمێکمان هەیە بەڕاستی تیمەکانی شوێنەوار زۆر بە بڵاوی لە جیهانە کار ئەکەن. بەڵام بۆچی تا ئێستا نەتوانراوە مرۆڤی تازە بدۆزێتەوە یا مرۆڤی نوێ بدۆزێتەوە لە شوێنەکانی ترا ئەوەی کە لە مەغریبیش دۆزرایەوە بە ڕێگەیەکی سوتفە دۆزرایەوە، یعنی بە ڕێگەیەکی کتوپڕ دۆزرایەوە چەندان ساڵ کاری بۆ کراوە. بۆیە کارکردنی تیم بەسراوەتەوە بە کارکردنی تیمەکانەوە. ئایا تیمەکان توانای ئەویان هەیە سەرجەم ناوچەکان لە یاخود لە سەرجەم ناوچەکانی جیانە هەڵکۆڵینی شوێنەواری بکەن و ڕوپێوی شوێنەواری بکەن کە ئەمە خۆتان نەزانن لە ڕووی مادیەوە تێچوویەکی زۆری هەیە و جگەلەوە تیمەکانیش لە هەندێک دەوڵەت هەیە هەر ڕێگە نادرێت داغڵی دەوڵەتەکانیان مامۆستا بینەوە سەر بابەتی شانە دەرزێت ئەوەی کە جێی سەرنج بوو لەو ماوەیە هەڵایەکی جۆرێک بە جۆرە لە جۆرەکان هەڵایەکی لای هەندێک لەو کەسانی کە باگراوندێکی ئاینیان هەیە و بە شێوە لە شێوەکان فیگەرن بۆ نوێنەرایەتی با بڵێن جۆرێک لە بابەتی ئاینیەکەن وەک جۆرێک لە دژایەتی باڵین ئاینیان تەفسیرە کرد. ئەم حاڵەتە چۆنە بینی پەیوەندی نێوان بابەتێکی شوێنەواری بە بابەتێکی ئاینیەوە چییە؟ بۆچی بەڕای جەنابتان بۆچی بەو شێوەیە ڕاوەی ئەو بابەتە کرا؟ بەڵێ سەرەتا ئێمە نەزەڕێتمانەیە نەزەڕی داروین پێی وا بووە کە مرۆڤ لە نەبوونەوە هاتوۆتە بوون. ئەم باگرەوەندە لە لای کۆمەڵێک مامۆستای ئاینی بەڕێست وا تەفسیر ئەکرێت کە پەرەپێدانی و یاخود زیندووکردنەوەی نەزەڕەکەی داروینە. بەڵام لە ڕاستیدا دوور و نزیک ئەمە پەیوەندی نییە بە نەزەڕەکەی داروینەوە. نەزەڕی داروین کۆتایی هاتووە لە جیهانە و هیچ کەسێکیش ناتوانێت زیندوی بکاتەوە. لەبەرەوە بە کۆمەڵێک بەڵگەی حاشا هەڵنەگر لەسەر نەزەریەکەی هاتە پێشەوە کە نەزەریەکە تەواو پوچەڵ بوو. سەبارەت بەوەی کە لە ڕووی ئاینیەوە ئایا مرۆڤی نیاندەرتاڵ ڕێپێدراوە، ئایا شتیوامان هەیە؟ بەڕاستی من زۆر گەڕاومەوە پرسیاریشم کردووە لە ڕووی ئاینیەوە. ئێمە لە قسەی دروستبوونی ئینسانە خوای گەورە بە مەلائیکەتەکانی ئەفەرمێ وإذ قال ربك للملائكة إني جاعل في الأرض خليفة. خوای گەورە بە مەلائیکەتەکان ئەفەرمێ من لەسەر زەوی جێنشینێک دروست ئەەکەم. ئێمە پێویستە لێرا دووسێ پرسیار لە خۆمان بکەین ئایا مرۆڤ جێنشینی خوای گەورەیە؟ بێگومان نەخێر. خوای گەورە نەکەسی لێ بووە و نەکەسیشی لێ ئەبێ و نەپێویستی بە جێنشین هەیە. ئەمە ڕوون کراوەتەوە. خوای گەورە تاق و تەنهایە هەر خۆیەتی. دوای ئەوە ئایا مرۆڤ جێنشینی مەلائیکەتە؟ بێگومان نەخێر. مەلائیکەتەکان تا ئێستا بوونیان هەیە. ئایا مرۆڤ جێنشینی جن و ئەوانەی ترە؟ نەخێر، ئەوانیش تا ئێستا بوونیان هەیە. کەواتە مرۆڤ جێنشینی کێیە؟ لە ئاەتی دوای ئەوە پێمانە ئەڵێت خوای گەورە فەرمێتی مەلائیکەتەکان وەڵامی خوای گەورە ئەدەنەوە قالوا ئەتەجعەل فیها من یفسد فیها وەیەسفیک الدیماء. لێرە وشەی زەویمان هەیە. مەلائیکەتەکانی بەخوای گەورە ئەڵێن ئایا کەسانێک دروست ئەکەی خوێن ئەڕێژن خراپەکاری لەسەر زەوی دروست ئەکەن؟ کەواتە لێرە دوو بەڵگەمان هەیە. بەڵگەی یەکەم وشەی زەویمان هەیە. بەڵگەی دووهەم وشەی ئەوەمان هەیە کە مەلائیکەتەکان بە پێی قسەی مفەسیرین شتێکیان نەبینی بێت چکە بۆ مەبەستێکی دیاریکرا و دروست کراون شتێکیان نەبینی بێت نەیانتوانیەوە باسی بکەین. ئەمە پێمان ئەڵێ کە پێشی ئەم مرۆڤی خۆمان پێشی ئادەم و حەوا لە پێشی مرۆڤی نوێ مرۆڤی تر هەبووە و لەسەر زەوی ژیاوە و بەهۆی خراپەکاریەوە لە ناوچوون و دۆزینەوە زانستی شوێنەواریەکانەوەی کە ئێستا جەنابەت ئاماژەت پێ هەمان
بابە دەسەلمێنێ دۆزینەوە زانستیەکان دۆزینەوە شوێنەواریەکان ئەڵێ مرۆڤی نیاندەرتاڵمان هەیە بەڵام مرۆڤی نیاندەرتاڵ ئادەم و حەوا نییە مرۆڤی نیاندەرتاڵ ڕەچەڵەکێکی تایبەتە ئادەم و حەوا ڕەچەڵەکێکی تایبەتە ئادەم و حەوا لە دوای مرۆڤی نیاندەرتاڵ یاخود هاوسەردەمی مرۆڤی نیاندەرتاڵ هاتوونەتە سەر زەوی و سەر زەویان ئاوەدان کردوێتەوە بەڵام بەداخەوە لێرە و لەوێ کۆمەڵک ئەبینین لە سۆشیال میدیا یەکێک ئەڵێ ئەمە نەنکە گەورەی کووردە یەکێکا بە نەنکی خۆی یەکێکا بە پووری خۆی بەڕاستی مامۆستایانی ئاینی ڕەتێکی توندیان هەیە بۆ ئەم بوارە چونکە پێیان وایە کە ئەمانە قسەی ئەم خەڵکێک کە لە سۆشیال میدیایە باز ئەکرێ ئەمە حەقیقەتی ڕاستی مەوزوعەکەیە بەڵام لە ڕاستیدا وان نییە ئێمە لە ڕووی پسپۆڕی شوێنەواری و لە ڕووی پسپۆڕی بۆ ماوەزانیشەوە ئەوەی کە تا ئێستا هەیەکراوە مرۆڤی نیاندەرتاڵ و مرۆڤی ژیر پەیوەندیەکیان نەبووە لە کوردستانە دوو ڕەچەڵەکی جیاواز بوون ئەو ڕەچەڵەکی نیاندەرتاڵە ئەم ڕەچەڵەکی ئادەم و حەوای مرۆڤی نوێیە بۆیە ئێمە ئەم دوو ڕەچەڵەکە ناتوانین پێکەوە ببەسینەوە و بەڕوونی خواگیانیش ئاماژەی بەوە کردووە کە مرۆڤی ژیر چۆنە و ئەوانەی پێشووتریش چۆنە بە ئاماژەی پێکراوە بۆیە من ناتوانین ئینکاری لەوە بکەین کە ئایا نیاندەرتاڵ هەبوویان نەبووە بەڵێ هەبووە پێش ئادەم و حەوا مرۆڤ هەبوویان نەبووە بە بێگومانی هەبووە ئەی چیان لێ هاتووە بە بەڵگەی قورئانی لە ناوچوون بە بەڵگەی شوێنەواریش بوونیان هەیە مامۆستا بینەوە سەر بابەتی شانەدەرزێت ئایا ئەمە یەکەم جارە لە مرۆڤی کۆن با بڵێنیان نیاندەرتاڵ بدۆزرێتەوە ئێسکە پەیکەرەکانیان و بەم شێوەی ئێستا پارچەکانیان پێکەوە بنرێتەوە و لە تاقیگەی تایبەتە ئەم شێوە مجەسەمەی کە ئێستا ئێمە ئەیبینین بۆی دروستکراوەتەوە ئایا بە سریدیە یان بەس تەکنۆلۆژیا دروستکراوەتەوە ئایا ئەمە یەکەم جارە شتی وا بکرێت و ئەوەندە گرنگە بەلای میدیای نەکرد بە میدیای کوردیەوە میدیای جیهانی ئەوەندە گرنگی پێداوە ئایا ئەمە یەکەم جارە پێشتر حاڵەتی لەم شێوەیە هەبووە دۆزینەوەی لەو شێوەیە هەبووە بەڵێ دۆزینەوەی مرۆڤی نیاندەرتاڵ وەک باسم کە ساڵی 1986 دۆزراوەتەوە و لە تەواوی جیهانە لە چەندین شوێن و ناوچە ژیاون و لە ئێسکە پەیکەریان دۆزراوەتەوە و ئەوەشی لە ئەشکەوتی شانەدەر هەمانە و دۆزراوەتەوە لە پێشی شانەدەرزیێتە پاژماوەی ئێسکە پەیکەری نۆ مرۆڤ لە چینی دی دۆزراوەتەوە کە کۆنترین چینە و دوای ئەوەش ئەم تیمەی بەریتانیا کە هاتن لێرە کاریان کرد هەر لە هەمان چین و لە شوێنەکەی ڕالفسوولکی کاریان کرد چکە پیان وا مرۆڤی تریشە بێ هەبێت لەم ناوچەیە بۆیە ئەوەی کە هەبووە لە ساڵی 1970 هەوڵی دروستکردنەوەی یەکێک لە ئێسکە پەیکەرەکانی مرۆڤی نیاندەرتاڵی ئەشکەوتی شانەدەر دراوە و دروستیش کراوەتەوە بەڵام ئەو کات بەهۆی ئەوەی کە بەڕاستی لە کوردستانی خۆمان و ئەتوانم بڵێم لە تەواوی جیهانیشە لە ڕووی میدیاییەوە پێشکەوتن بەم شێوەی ئێستا نەبووە لە ڕووی یعنی هەر بە ئەگەر بە شێوەیەکی تەوزیحتر بڵێم لە ساڵی 1970 عێراق لە شەڕی عێراق ئێران بووە و کوردستانیش بەشێکە لە عێراق بەڕاستی ئەبێ ئەمە ڕوون و ڕاشکاو قسە بکەین لە ئێستامانە کوردستانی باشوور بەشێکە لە عێراق ئەو کاتە خەڵکی هێندە سەرقاڵ بوو بە شەڕی ئێران عێراقەوە نەی ئەپەرژایە سەر ئەوەی کە بیر لە شوێنەوار بکاتەوە یا لە بیر لە دۆزینەوەیکی ئاوا گرنگ بکاتەوە جگە لەوە سوڵتەی ئەو کاتە ڕێگریەکی زۆر ئەکرد کە نەی ئەهێش تەنانەت یعنی وای لێ هاتبوو کوردەکانی قەلاچۆوە کرد چای بگاتە ئەوەی کە بڵێ مێژوویەکی ئاوا گەورە و گرنگتان هەیە بۆیە ئەمانە هەمووی ڕێگر بوون لەو کاتەیە کە دەنگدانەوەیەکی زۆری هەبێ بەڵام مرۆڤی شانەدەرزێت لە هەلومەرجێکە دۆزرایەوە ئەم هەلومەرجە زۆر هاوکار بووە ئەوەی کە ئەم دەنگدانەوە گەورەی لێ بکەوێتەوە زۆر لەبار بوو مامۆستا پرسیارێکەکە پێشەوە ئەم شوێنەوارە لەلایەن ئەو پسپۆڕانەی زانکۆی کامبریجەوە بەو شێوەیە کاری لەسەر کراوە پرسیارەکەین کە ئێمە لە زانکۆی سەلاحەدین لە زانکۆی سلێمانی بەش شوێنەوارمان هەیە و پسپۆڕی باشمان هەیە لەو بوارەیە بۆچی ئەم کارە زیاتر بە ناوی زانکۆی کامبریجەوە ناسرا بۆچی برایە ئەوێ ئایا خۆمان تاقیگە و کەرەستە و پێداویستی تایبەتمان نییە تاوە کۆم پسپۆڕانی خۆمان بتوان کاری لەسەر بکەن یان بۆچی بۆ ئەوان ئاسانە بۆچی بۆ خۆمان قورسە بەڵێ بەڕاستی ئەگەر من ڕوونکردنەوەیەک بەم ئەم دۆزینەوەی لە ئەشکەوتی شانەدەر بە تایبەتی شانەدەرزێت کە دۆزراوەتەوە بە هاوکاری تیمێکی بەڕێوەبەرایەتی سۆران بەڕێوەبەرایەتی شوێنەواری سۆران کە سەرۆکەکان کاک عەبدولوەهاب بوو خۆی ئەتوانم بڵێم کارکتەری کاریگەر بوو لە دۆزینەوەی ئەم مرۆڤەیە
ئەم کە لە سەری مرۆڤەیە هەر کە لە سەریش نییە بەڕاستی بەشی سەرەوەی جەستەیشێتی لەم دۆزینەوەیە بەڕێوەبەرایەتی شوێنەواری سۆران دەورێکی زۆر گرنگ و کاریگەری هەیە بەڵام بۆچی باز ناکرێ بەڕاستی ئەوە میدیای کوردی بۆچی ئەوان سەربازی ونن کەواتە ئێستا لەم بابەتەیە بەڕاستی میدیای کوردی ئیشی لەسەر ئەمە نەکردووە ئەمە یەکەم دووهەمیش ئێمە بەداخەوە ئێڵێم لە ڕووی مادیەوە هاوکاری ناکرین هاوکاریەک ئەگەر هاوکاریش بکرێن هاوکاریەکان وەکو پێویست نییە تیمێکی بیانی کاتێکەیەتە کوردستانەوە بۆ نمونە بەلایەنی کەمەوە نزیکەی ملیۆنە دۆلاری پێەیە ئەم ملیۆنە دۆلارە لە کاردر و هینەکانی خۆیان سەرفەکە و هاوکاریشە بۆ تیمە شوێنەوارەکانی ئێمە چکە بە هاوبەشی کار ئەکرێت کاتێ بە هاوبەشی کار ئەکرێت تیمەکە دۆزینەوەکە بە ناوی خۆیەوە ئەکات و مافی خۆشیەتی وە گرێبەستەکانیش بەو شێوەیە هەموو تیمێکی شوێنەواریکەیەتە کوردستانەوە کار ئەکا لە چوارچەوەی کرێبەستێکی شوێنەواریە کار ئەکا ئەم گرێبەستە شوێنەواریە ئاماژە بە ناوی تیمەکەی خۆیان ئەکا و لە پاڵ ناوی تیمەکەی خۆشیانە من پێم خۆشە ئەو کەسانەی کە حەزیان لێتی بڕۆن ناوی ئەو شوێنەوارناسانە بخوێنەوە کە لە تیمەکەیە بەشدار بوون لەگەڵ زانکۆی کامبریجە بزان چەند شوێنەوارناسی کوردمان هەیە و ئەو شوێنەوارناسە کوردانێشی کامانە لێ زۆرینەی زۆریان دەرچووی زانکۆی سەلاحەدینن چکە زانکۆی سەلاحەدین یەکەم جار بەشی شوێنەواری کردوێتەوە زۆربەی زۆریان دەرچووی ئەو زانکۆیان و شوێنەوارناسە کوردەکانن تەنانەت من ناشارمەوە زۆر کات ئەو تیمە بیانیانە پرسوڕاوێش بە شوێنەوارناسەکانی خۆمان ئەکەن چونکە کۆمەلگای کوردی شێواز و ستایلێکی جیاوازی ژیانیە لە کۆمەلگایەکی ئەوروپی کاتێکە شتێک ئەدۆزرێتەوە هەر ڕادەفسوولکی باشترین نمونەیە کاتێکە سەیری کرد لە وەرزی بەهارە کرێکارەکانی کە لە ئەشکەوتی شانەدەر ئیشیانە کرد ئەچوونە دەرەوە یعنی ئەو واتێ گەشت بوو کە ئەمان خۆیان لە ئیشەکە ئەدزنەوە لە وەرزی بەهارە ئیشی کرد کە چوونەتە دەرەوە لەوێ هەنگەوانیان کردووە ڕۆشتون هەنگیان گرتووە یاخودەوەتانی ڕۆشتون گوڵیان هێناوە هەر سەرنجە ڕۆژێک نییە دوان نییە سیان نیەم کرێکارانە بووە ئەکەن تووڕابێ کاتێ سیرەکایەکێ لە کرێکارەکان بە چەپکێ گوڵەوەیەتەوە ئەڵە من هێنەکەم دۆزیەوە نەریتی کۆنە ساڵ هەر بەردەوامە تا ئێستا مەبەستی لەوەیە کە ئەو نەریتەی کە مرۆڤی نیاندەرتاڵ لە کۆنا ئەمە وەکەوە ناکە مرۆڤی نیاندەرتاڵ مرۆڤی ژیر بێ ئەمەمان مرۆڤی نوێ بێ ئەمەمان یەکلایی کردەوە بەڵام ئەڵێ نەریتەکە لێرە هەر بەردەوامە ئەمانیش هەمان نەریتیانێت تاجە گوڵی نەدروست ئەکەن لە گوڵشت دروست ئەکەن بۆیە ئەڵێ لەم تێڕوانینەوە سەیرەکە ئەگەر سیرکەین وەک وتم شوێنەوارناسە کوردەکان کاتێ لەگەڵ تیمە بیانەکانە کار ئەکەن تیمە بیانەکان پرسوڕاوێژیان پێەکەن ئەم شتتان بۆچی بەکارهێناوە ئەم شتە بۆ وایە لێرەیە چکە ئەوان نازانن لەسەر کۆمەڵگای کوردەواری کۆمەڵە شت هەیە تایبەتمەندە بە خەڵکی خۆمان بۆیە شوێنەوارناسە کوردەکان هەم هاوکاری تیمە بیانیەکان و هەم ڕۆڵی کاریگەریشانەیە بەداخەوە میدیای کوردیش کاری لەسەر ئەمە نەکردووە مامۆستا بۆ خۆتەزانی لە هەموو لە ئێمە باشتر و گرنگتر تێڕوانینتان بۆ گرنگی و بایەخی شوێنەوار هەیە ئایا ئەمە تەنها کەم و کۆڕی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانە کە لە گرنگی شوێنەوارەکان تێناگەن یان کەم و کۆڕی خەڵکانی پسپۆڕی وەکو جەنابتان و بەشەکانی شوێنەوار هەیە کە ناتوانن حکوومەت تێبگەن لەوەی کە ئەم شوێنەوارە گرنگانە بایەخەکەی ئەوەندە گەورەیە کە بە هیچ پارەیەک تەخمین ناکرێت و پێویستە ئەوەی کە تۆ باسی ئەەکەی بۆ منە بڕە بودجەیەکی وەکو ملیۆنێک دۆلار بۆ دۆزینەوەی شوێنەوارێک کە ئەوان تەرخانیەکەن ڕەنگە بە نیسبەت حکوومەتەوە شتێکی ئەو تۆ نەبێت بۆچی ئێوە ئەبێ هەمیشە چاوتان لە دەستی تیمەکانی دەرەوە بێت تاوەکو بێن بە هاوکاری ئێوە دنە و لێکۆڵینەوە بکەن و بە دوایی شوێنەوارەکان بگەڕێن بەڵێ وەڵاهی من ئەیگەڕمەوە بۆ پەروەردە ئێمە پێویستمان بە پەروەردەیەک هەیە پەروەردەیەکی کللتوری ئەم پەروەردەی کللتوریە لە مناڵێکی باخچەوە دەست پێ ئەکا تا گەورە ئەبێت پێویستە ئێمە لە کللتورەکەمانە ئەوە هەبێت کە گرنگی بین بە شوێنەوارەکانمان پێویستە ئێمە وا لە مناڵەکانمان بکەین کە لە داهاتووە کاتێک شوێنەوارێک ئەبینێ گەورە ئەبێ نەچێت تەقەی لێ بکە نەچێ بەربارانی کە بیر لەوە نەکاتەوە بیباتە دەرەوەی وڵات بیفرۆشە بە ملیۆن و ملیار دۆلار یعنی ئێمە لێرە و لەوێ کۆمەڵی قسە ئەبیستین ئەمە لایەن یەکەم لایەنی پەروەردە و کللتورە لە کللتوری کوردەواریە لە پەروەردەی کوردەواریە بەداخەوە ئێڵێم مەسەلەی شوێنەوار و شوێنەوارناسی بۆ ئێمە زانستێکی نوێیە یعنی ئەگەر سیرکەی لە ساڵی 2023ەوە تەخەڕوجی شوێنەوارمان هەیە و کۆمەڵە شوێنەوارناسی کوردمان هەیە ئەمە سەبارەت بەوەی کە بۆچی حکوومەت
هاوکاری ناکە بەڕاستی پێشتر لێرە و لەوێ حکومەت هاوکاری بەشەکانی شوێنەواری کرد بە تایبەتی زانکۆی سەلاحەدین بەڵام لە ساڵی 2014 بەدواوە وەک ئەزانین حکومەت لە قەیرانێکی قوڵی داراییە جا ئەویان من نازانم بابە سیاسەکەی چۆنە و ناشمەوێ قسەی لەسەر بکەم بەڵام ئەو ڕنگدانەوەی هەبووە لەسەر تەواوی سێکتەرەکانی ژیان بە هەمان شێوە ڕنگدانەوەشی هەیە لەسەر بەشەکانی شوێنەوار و لەسەر دۆزینەوە شوێنەوارەکان حکومەت بۆ هەر شتێک بڕۆ بەڕاستی ئەمڕۆ پێت ئەڵێ ئەمە پارەمان پێێنێ و تەنان موچەشمان پێ نادرێت جا چ ژای بووی پەرژێتە سەر ئەوەی کە بیر لەوە بکاتەوە تیمێکی نیشتیمانی دروستکە کە بتوانێت لە تەواوی کوردستانە بگەڕێت هەر ئێمە چەندین سێزان کۆمانەیە ئێستا لە سلێمانی هەولێر و دۆ کارسێکیان بەشی شوێنەواریانەیە بەڕاستی ئەم سێ بەشەی شوێنەوار ئەگەر بیان حکومەت بیری لەوە بکردایەتەوە کە لەمانە تیمی نیشتیمانی دروست بکە هەم لە بەڕێوەبەرایەتەکانی شوێنەواری ئەم ناوچانە هەم لە بەشەکانی شوێنەوار بیتوانێت تیمێکی نیشتیمانی دروستکە و بودجەیەکیشی بۆ تەرخانکە بودجەکە ئەگەر زۆریش نەبێ ئەوە ئێمە ئەمانتوانی زۆرینەی داهێنانەکان تێچوویەکی کەم زۆرترین بەرهەمتان زۆرترین بەرهەمان لە نووسراوێکە لە ڕاگەاندراوێکە لە ساڵی 2023 حکوومەتی هەرێم ئەڵێ 47 گرێبەستمان لەگەڵ تیمە بیانەکان ئاواژوو کردووە بۆ ئەوەی کە هەم هەڵکۆڵین بکەن هەم نۆژەندکردنەوەی بەشێک لە شوێنەوارەکان بکەن ئەو لە کاتێکا کە بەپێی ئامارەکان لە شوێنێک بینیمە ئەڵێ 8,000 شوێنەوار لە کوردستانە هەیە لە شوێنەگەڵە 3,500 بەڕاستیەمان نازانم کامیان لە ڕووی میدیاییەوە یا لە ڕووی واقعەوە کامیان فاکتەکەیە بەڵام بۆچی حکوومەت ئەتوانێت 47 گرێبەستی لەم شێوەیە بکە کە بە دڵنیاییەوە کاتێککە ئەم بودجێ تەرخانەکات لەگەڵ تیمێکی بیانی زۆر زیاتر لەوەی ئەگەر بۆ تیمێکی نیشتیمانی ئامادە بکات بەڕاستی مەسلەی گرێبەستەکان حکوومەتی هەریەم لە گرێبەستە شوێنەواریەکانە پارە لە تیمە بیانیەکان وەرئەگرێ بۆ سەرفکردنەوەی لە شوێنەوارەکانە یعنی حکوومەتی هەرێم لەم بوارەیە پارە سەرف ناکە بەڵکو پارەی بۆیێت و شوێنەوارەکانیشی بۆ هەڵکۆڵینی شوێنەواریشی بۆ ئەکرێ و نۆژەنکردنەوەکەشی بۆ ئەکرێ هەمووی لە ئەستۆی تیمە بیانیەکان لە ئەستۆی حکوومەت نییە ئەمە هۆکاری یەکەم هۆکاری دووەمیش ئەم تیمانە کۆمەڵێک خوێندکاری ماستەر و دکتۆران هەیە زۆرینەی زۆران لە زانکۆ بەناوبانکانەوەیان هەندێک لەمانە بەڕاستی من نایشارمەوە کە خوێندکارەکانیان شارەزایان لە هەڵکۆڵی نیشانیە بەڵام کەیێتە وڵاتەکەی ئێمە خۆی فێر ئەکە سەرۆکی تیمەکە ناڵم جێگری بەڵێ ڕاهێنانەکە ڕایەنان بە تەلەبەکانی خۆیەکە ئێمە ئازانی نیزامەکە لەوێ نیزامێکی سەرمایەداریە تۆ ئەبێ پارە بێ لە زانکۆیەکە ئەخوێنی و ئەو پارەی خۆی بۆی سەرف ئەکاتەوە بەچی بۆی سەرفەکاتەوە بەم تیمی ڕاهێنانانە یەن لە کوردستانەوە هاوکارێکیشە بۆ کوردستان یعنی ئێمە ئەگەر سیرکەین ئەو تیمە بیانیانەکەیەنە ناو کوردستانەوە ئەگەر هەر تیمێکیش 100,000 دۆلاریشی پێبێ 47 تیم زەڵبی بکە بزانە چەندێ پارە هاتوتە کوردستانەوە هاوکارە بۆ شوێنەوار ناسان و بۆ شوێنەوارەکان لەم حاڵەتە شاتوانین بڵێن حکوومەت دیسانەوە بازرگانی بەم بابەتە شەواکە بەڕاستی ناتوانم بڵم حکوومەت بازرگانی پێوە ئەکا بەڵام من لەو لایەنەوە ئێڵم حکوومەت لەبەرەوەی خۆی توانای دارایی نییە ناچارە بیر لەمە بکاتەوە بەڵام ئەو دیوەی کە وەک جەناتان باسیەکەن بەشی ئەمانە خوێنکاری تازەکارن تازە خۆیان ڕاهێنن ئایامە کاریگەری نەرێنی نابێت لەسەر شێوازی هەڵکۆڵینەکە شێوازی بە دووادەگەڕانەکە شێوازی لێکۆڵینەوەکان وەڵاهی بە بێگومانی کاریگەری هەیە لەسەر شێوازی هەڵکۆڵینەکان لەسەر شێوازی کارکردنیان بەڵام دوجاریش بیرمان نەچێ ئێمە سەرۆکی ئەو تیمانە و جێگری سەرۆکی تیمەکانیش ئەمانە شارەزایەکی باشیان هەیە چکە بەڕاستی من نەهاتم لێرە ئیشەکانی ئەوان زەربی سفرکەم ئیشی زۆر جوان ئەکەن بەڵام لە پەهەمان کاتا ئەمەوێ ئەوە بڵێم کە ئەوانیش ئەوروپیەکان کە ئێمە ئەوەنە پیانە هەڵ ئەدەین ئەوەنە شارەزان نین بەڵکو یعنی من ئەتوانم بڵێم بەپێ ئەزمموی خۆتان ئەوەندەی کە لەگەڵ تیمە بیانیانەیە کارتان کردووە ئەوان زیاتر سوود لە ئەزمموی ئێوە وەرئەگرنیان ئێوە زیاتر سوود لە ئەزمموی ئەوان وەرەگرن لە ڕووی پێشکەوتوی بوارەکە و لە ڕووی زانستی تازەوە ئێمە ئەتوانین سوود لەوان وەرگین لە ڕووی تەجروبە و لە ڕووی شێوازی ژیانیەوە ئەوان سوود لە ئێمە وەرەگرن بەتابەت چکە بێ لە ڕووی بەتابێت لە بابەتی ئەنترۆپۆلۆژیۆ زیاترمە زانیارەکان لێ وەرگرن ئەوەی کە پەیوەندی بە کۆمەلگای کوردیەوە هەیە مامۆستا پێم خۆش بوو زیاتر لەگەڵم لەسەر ئەم بابەتە بڕۆین بەڵام ماوەی پرۆگرامەکەمان لێرەیە بەرەو کۆتاییە چێت من سوپاس دەکەم کە کۆمەڵێک زانیاری گرنگ و زۆر باشت بە ئێمە و بە بیسەران بەخشی دووبارە سوپاس بۆ هاوکاریت سوپاس بۆ ئێوە دەستان خۆش بێ نمونەتان زۆر بێ زۆر سوپاس بەڕێزان تا
ئەڵلقەیەکی تر لە زنجیرە پۆدکاستەکانی سبەی کاست کاتێکی خۆش و بە هیوای بەختەوەری بۆ هەموو لای.